بەڵە خۆشەویستان جارێکتر سڵاوتان لەبێ و لەگەڵتانە بەردەوامی نەچینە لای تەورێکی تری پرۆگرامەکەمان کامیشا وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ کە لە چەند بوارێکی جیاوازە پرۆگرامەکەمان هەمیشە کاری لەسەرەکەنی چە لەو بوارانەی کە زۆر گرنگی پێین بواری وەرزشە بە جۆرەکانیەوە و هەمیشەش هەوڵمانەوە ئەو مناڵانەی کە لە نێو یانەکانە کە لە سەرەتای دەستپێکردنیان و هەتاوەکو تەمەنە جیاوازەکانی تریش هەوڵێن کە بتوانن توانەکانی خۆیان دەربخەن ئێمە بتوانین لە پرۆگرامەکەی خۆمانە بانگشتیان بکەین و بتوانین کار لەسەر بەهرەکانیان بکەین بۆی هاندانێک بێت بۆی کە لە داهاتووە کاری باشتر و ئەنجامی باشتر بەدەست بێنن بە خۆشحاڵیەوە لە ئێستایا سێ یاریزانی کورد و کچ و کوڕێک کە توانیانە لەسەر ئاسی عێراق بتوانن هەرسێکیان یەکەمی بەدەست بێنن کە بۆ زانکۆ سلێمانی یاریان کردو لە وەرزشی تایکواندۆە و ئێمە بزانین ئەم ئاستیان چۆن پێشکەش کردووە بۆ چۆن توانیانە بە شێوازێکی باش خۆیان ئامادە بکەن و ڕاهێنەرەکانیان تا چەند هاوکاریان بووە هەمیشە کە ئێمە بانگێشیانەکەینێکە لەو سەرچاو گرنگانەی کاڵین کە پاڵپشتێکی سەرێکیانە خێزانیانە چۆن هاوکاریانن کە بتوانن بەشداری بکەن لەو پاڵانەتیانەیە کە ئیتر لەناو هەرێمی کوردستانە بێ یاخود لەناو عێراق بەگشتیا بێ یاخود لە دەرەوەی عێراقا بێت ئێستا بە خۆشحاڵیەوە لەناو عێراقا توانیانە لەم پاڵەوانێتیە ئاستی یەکەمی بەدەست بێنن هەرسێکیان کە ئەوانیش زۆر بەڕێز ئارش مستەفا وەکو یاریزانی هەڵبژاردەی عێراق و خاتو چیا عوسمان وەکو یاریزانی هەڵبژاردەی عێراق و خاتو دالیا عومەر وەکو یاریزانی هەڵبژاردەی عێراق و زۆر بەڕێز ئەمیرە کەریم وەکو سەرپەرشتیاری پەروەردەی لە یانەی تایکواندۆی سلەیمانی کە بەڕێزیان ئێستا لە چۆت و لایەمە میوانن زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بێن سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەین سپاس بۆی کە هەمیشە بە سەرکەوتنەوەتان بینین و هەمیشەش لە پرۆگرامەکەی دڵخۆشین کە توانیوتانە ئاسێکی باش پێشکەش بکەن بەس مام سەرەتا لە خاتو ئەمیرەوە دەست پێ بکەم ئێوە وەکو زانکۆ چۆن بانگێشتم سێ یاریزانەتان کرد کە بتوانن ئاسە باشە بۆ ئێوە بەدەست بێنێت سپاسی ئێوەکەم کە ئەم دەرفەتەتان ڕەخسان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم من وەکو با بڵین نوێنەری زانکۆ لەگەڵ یانانیم من وەکو سەرپەرشتیاری خانەی تایکواندۆ سلێمانی لەگەڵ یانام کە لە لایەنە پەروەردەیەکانی خانەکە ڕوون بکەمەوە بەڵام بە خۆشحاڵیەوە یانەی زانکۆ بانکێشتی ئەم وەکو بەڵێنامەیەکی لەگەڵ خانەکەیە هەیە ئەم بەڵێنامەیە بۆ لە ئێستا ئەمان بۆ یانەی زانکۆ یاری ئەەکەن و بەناوی یانەی زانکۆ یانەکەش تەواو پاڵپشتیانەکات بەشداریان کردوە لەم پاڵەوانێتی عێراقدا و سپاس بەخوای گەورە هەرسێکیان مەدالیای زێڕیان بەدەستێنا و گەڕانەوە الحەمدلله ئەوانیش پاڵپشتێکی تەواویان هەیە بۆ یاریزانەکانمان چیە گیانبا بینە لای تۆ ئەمە تۆ چەندەم جارە بە خۆشحاڵیەوە لە بەرنمەکەی ئێمە لە دوای بەدەستهێنانی مەدالیا و بەشداری لە پاڵەوانەتیەکان ئامادابی پیرۆزبای لە هەمووتانەکەی تۆ باسی ئەم پاڵەوانێتیەمان بۆ بکە لە کەربەلا بەڕێوە چوایە باسی ئەم پاڵەوانێتیەمان زەهەرچیا لە مناڵیۆ لێت بۆ پرۆگرامەکەمان ماشەڵڵای لێبێ ئینشەڵڵا تاکو گەورەسقڵی هەر لە لامانە ئینشەڵڵا سەرکەوتووە بیت سپاس باینتان باش سپاس بۆم دەرفەتە دڵخۆشم کە بۆ پێنجەمین جارە من لە کەناڵی کورسات دەرەکەوم خۆشبەختانە ئێمە هەر جارێک ئەچینە پاڵەوانیەتیەک و پلێکی باش بەدەستێنین لە کەناڵی کورسات سەرکەوتنەکانمان بە خەڵکی ڕاگەێنی سەبارەت بە تەمریناتەکان ئێمە نزیکەی 2 مانگ لە خۆماندووکردن و خۆ ئامادەکردن بووین بۆ ئەم پاڵەوانێتیە بە سەرپەرشتی مامۆستاشوان کە زۆر سپاس یەکەم پاڵپشتێکی زۆری ئێمەیە جێگەی شانازیە بۆ ئێمە هەروە سپاسی دایک و باوکمەکەم کە ئەوانی زۆر ماندوون ئێمە ماوەی ئەم 2 مانگە زۆر خۆمان ماندوو کردبوو و ئێمە بە ئامانجی یەکەمیەوە تەمرینمانە کرد واتە ئێمە بۆ یەکەمی بەشداریمان لەو پاڵەوانێتیە کرد کە پاڵەوانێتیەکە لەسەر ئاستی عێراق و لە شای کەربەلا بەڕێوە چوو کە چەندین شوێن و یانەتیا بەشدار بوون ئێمەش خۆشبەختانە وەکو یاریزانانی سلێمانی بۆ یانەی سلێمانی زانکۆی سلێمانی یاریمان کرد خۆشبەختانە ئەم پلە باشەمان بەدەستێنا من وەکو خۆم لە کێشی 55 لە کۆی سیاری توانم پلەی یەکەمی بەدەست بێن و مەدالیای گۆڵدی یەکەمە بۆ شاری سلێمانی بێنەوە یاخوا پیرۆز بێ سپاس بۆ تۆ کاکە عارش زۆر بەخێر بێیت پێش پرۆگرامەکە پرسیارمان کرد ڕوبەڕووبوونەوەکانی تۆ قورستر بووە لەم پاڵەوانێتیە بابزانین چۆن خۆت ئامادە کرده بوو و کێشت بۆ دروست نەبوو تاوەکو بتوانی مەدالای زێڕ بەدەست بێنی سەردەست پاسانەکەم بۆ ئەم باش بانگێشکردنەتان بەخێر بێ لە ڕاستیدا یەکەم جار لەگەم مامۆستاکەمە خۆمان ڕێخست کاتماندانە بۆ کاتی تەمرینکردن لە ڕاستی یەکەم جار کێشمان
پێشی من زۆر بوو مامۆستا شوانە یارمەتیان کێشمان لەگەڵ 55 کیلۆگرامە ڕێک خستەوە 2 مانگ دەستمان کرد بە تەمرین 2 مانگ مامۆستا شوان تەمرین بە هەموو یاریزانەکانە کرد خۆشبەختانە توانیمان ئێمە 3 مەدالیە گۆڵد بێنینەوە زۆر سپاسی نادیزانکۆی سلێمانیەکەن کە پاڵپشتیمان بوو بچین بۆ کەربەلا باش وتت کێشت زیایە بوو وایە ئێوە ئەگەر کێشتان زیاد ئەبێ چەندێک مەجاالتان هەیە بۆ کێش دابەزاندن هەمیسان کێشتان بپێون بەپێی کاتی بتوڵە پاڵەوانێتیەکەیە خۆمان بۆ پاڵەوانێتەکە حازرەکەین لەگەڵ نان کەمەکەینەوە دەستەکەین بە تەمرینی زیاتر کاتی تەمرینکردنەکە زیاترەکەین لە زیاتی 2 سەعات بێ ئەکەمە 4 سەعات پێکردنی پاڵەوانەتیەکان چشتان بڕێکی یەکەین بەڵێ باشە ئێستا تۆ بۆنە ئەڵێ کێشت زۆر بووە چەندێک مەجالت هەیە کێش دابەزەنی هەمیسان بچیتەوە سەر قەپان من 9 ڕۆژم پێویست بوو بۆی کێشەکە داکەمەوە بەڵێ ئەو کاتاکێتەوە سەرەوەی کە کۆرسەکەی ڕاهێنەرەکە بۆدانێ هەیش لەوەی ڕاهێنەری جوڵەیەکان بۆ لەگەڵ سیستەمی خواردن و خەوتنیشە جاسەر بینیمە ڕاهێنانەکان چەند بە قورسی زۆر قورسەبوونە لە زۆرانبازیە من دێنمە قەمسەڵی گەرم لەبەرەکەن لەبەرەوەی ها ڕاکەن ئارەقەکان نازان لای ئێوە بارودۆخەکە چۆنە وایە جلی مەتەڕی و ئانە لەبەرەکەن جلێکە لەشە گەرم گەرمەکە بۆ یارچی ماسولگەشتار هەمووی گەرمی کات و چاویرەکان بسووتێن سەرکەوتویت چینە لای خاتو دالیا زۆر بەخێر بیجارێکی سەرەتا سوپاس ئێمەتان بانگێش کرد بۆم کەناڵە جوانی کورسات من لە وەزنی 59 لە کەربەلا لە پاڵەوانێتی عێراق توانیم پلەیەکەم بەدەست بێنم لە کۆی دوویاری و زۆر سپاسانە تۆ کێشە زیاترە لە چیە؟ بەڵێ من ماشڵاو تۆ باڵاو بەرزترە لەو لە وەزنی 55 بڵم 59 یارم کرد زۆر باشە ئەوەی کە بەشداریتان کرد لەم پاڵەوانێتیە پێمان بڵێ چەندیانە بەشداریان کردهبوو لە عێراقەوە ڕکابەرەکانتان ئایا بەهێز بوون یاخود چۆن بوون؟ یانەکان زۆر بوون عەرەب و کورد بەشدار بوو و ڕکابەری بە خۆتمان هەبوو ئەمەش هەوڵماندوومێکی زۆرمانیا بوو لە تەمرینەکان توانیمان پلەیەکەم بەدەست بێنین یخوا سەرکەوتوو لەو کێشەی تۆیە بەشدار بوو بە چ شێوەیە بوو ئاستەکانیان چۆن هەڵی لە وەزنی 59 4 یاریزان بەشداری کرد و دواتە دویاریەکەی تو پلەیەکەم بەدەست مەبەستمە ڕکابەرەکان زۆر بەهێز بوون بەڵێ ڕاستە ژمارە بەرکەوتنەکانت کەم بوو بەڵام وەکو بەڵێ بەپێی یاریزانەکەیە باشە ئێستا ئێوە هەڵبژاردەی عێراقن وایە بەڵێ ئیشەڵڵا وا هەیە بە ئەم سەرکەوتنە وا بکات لە دەرەوە لە پاڵەوانێتی ئاسیا نێودەوڵەتی بتوان بەشدار بن بەڵێ ئیشەڵڵا سەرکەوتوو بن خاتووە میرە بێم و لای بەڕێستانی وەکو خانەکەی خۆتان ئەم گەنجانە کە سەرەتای دەستپێکی ژیانیانە و توانایەکی پاشیان هەیە لە ڕووی پەروەردەیەوە ئەرچی ئێوە چیە لەگەڵیانە؟ لە ڕاستیان من حەز ئەەکەم باسێکی خانەی تایکواندۆ بکەم لە کۆمەڵی ڕۆ کە جگە لە وەرزشەکە گرنگی ئەین بە خوێندکارەکان ئێمە جگە لە وەرزش گرنگی ئەین بە لایەنی تەندروستی لایەنی فێربوون لایەنی پەروەردەیی لایەنی کۆمەڵایەتی هەموو ئەمانە بەیەکەوە ڕێک ئەخەین لەگەڵ خانەوادەکانیانە ئەنجا بەشە وەرزشیەکەش یەکێ لەو شتانەی کە کاری لەسەرەکەین لایەنی فێربوونە ئەو یاریزانەی ئێتە لای ئێمە ئەبێ بەڕاستی لە ڕووی خوێندنی شەوە سەرکەوتوو بێ یاریزانی تەمەڵمان ناوێت بۆیە بەردەوام چاودێری نمرەکانیان نەکرێت لەلایەن ڕاهێنەرەوە بە ڕێزوان ساشوانە کە ئەو خوێندکارە ڕۆژانە نمرەی بەرز بەدەزێنێ ئەهێنێ بۆ مامۆستاکەی لە بری ئەوە خەڵاتی ستیکەرێک وەرئەگرێ ئەم ستیکەرانەکە کۆکاتەوە بە کۆی دە ستیکەر خەڵاتێکی بچووکتر وەرئەگرێ ینی لەو بەرزتر لە کۆتایی ساڵیشا کە نمرەی بەرز بەدەزێن لە بنە یەکەمی خوێندنگاکە یان دووەم خەڵاتی تایبەت دەکرێن ئەمە لە ڕووی فێربوونەوە جگە لەوە کاتەکانی خوێندنیان بە شێوەی خشتە ئەوانی کە بەیانیانن یان نیوەڕوانن خشتەی خوێندنیانینە کە لەگەڵ کاتی تەمرینەکانیانە بگونجێ ئەوە نیە بە هەڕەمەکی بخوێنن کەی بخوێنێ کەی واجبەکانی جێبەجێ بکە کەی بێ بۆ تەمرین کەی بگەڕێتەوە خۆی بشوانان بخوا خشتەی تەواوی ڕۆژەکانیان ئەینێ لە ڕۆژە نیوەڕوانەکان و ڕۆژە بەیانیانەکانی
و لە کاتی عوتڵەکانە ئەو خشتەیە ئەگۆڕێ. لایەنێکی تر لایەنی پەروەردەیەکەیەتی کە بۆ نمونە کە لە ئێستا ئەم جیهازی ئەلکترۆنیانە زۆر زاڵە لە جیهانی مناڵانە و لە جیهانی گەنجانیشە کۆنتترۆلکردنی ئەوەش بە شێوەیە کە لەگەڵ دایک و باوکەکان کۆنتاکتەکەین ئەم مناڵانەی کە لای ئێمە نابێ بە بەردەوامی ئەم ئامێرە ئەلکترۆنیانە بەکاربێنن. پێویستە کاتیان هەیە یانەوە تا ڕۆژانە کاژمێرێ بۆ دوان یان هەفتانە هەتا ئایپاتەکە یان مۆبایلەکەی شەحنی دیانامێنێت دوای ئەوە بێ لای بەرێت. جگەلەوە نابێت کۆمەڵی یاری شەڕەنگێز و با بڵین وەکو ئەم یاریانەی کەش تەقەی و نازە ئەمانی نابێت یابێت. هەروە نابێت لایەنی تایکواندۆکەی لە خوێندنگە بەکاربێنێ بۆ تۆڵەکردنەوە و بۆ ینی هەموو ئەمانە سەرپەرشتی ئەکرێت. جگەلەوە لە ڕووی دەرونیەوە هەندێک مناڵ تەمەنی گەورەبوون و ئەچێتە قۆناغی پێگەیشتن و مراحقەوە لەگەڵ دایک و باوکەکان کە ئێنسکاڵە ئەکەن ئەم مناڵە کێشەی هەیەیان وەکو هاوڕێیەک دانیشتانی لەگەڵ ئەەکەین وەکو لیژنەی تایبەت کە هەمانە لە خانەکە ئەم مناڵە لە ڕووی دەرونیەوە ئاماداکەینەوە کە ببێتە کەسێکی سەرکردە و کەسێکی لێهاتوو باش. هەروەها تۆزێک لە بابەتی سەرکەوتنی ئەم ئازیزانەوە دوورە بەڵام زۆر باش جوان باست کردوتت ئێوە هەوڵەیەن مرۆڤ پەروەردە بکات. ئەگەر کەسایەتیکی گەورە و لێهاتوو ئەگەر منداڵێک کێشەیەکی هەبێت لاانێ خویەکی هەبێ پێویست کات دەستبەرداری بێت ئێوە چیەکەن وۆی چۆن یارمەتی؟ تەمان دانیشتنی یەکەمان لەگەڵ خانەوادەکەیەتی بزانی سەرچاوی کێشەکە لە کۆ سەری هەڵاوە ئایا لە خوێندنگەوەی ئایا لە کۆڵانەوە ئایا هەر لە ناو ماڵەکە ئایا دواتر ئەنجا پرسیار لە مناڵەکە و لە ڕوویکی با بڵین پەروەردەیانەوە لەگەڵ یا ئەچینە پێشەوە دواتر ڕێگە چارە بە پێی کێشەکە ئەگرینە بەر ئای کێشەکە تەنها مەسەرەن خۆپەرستیە یان ئەو مناڵە هەر کەسێکی تووڕە و یان بەهۆی تێنەگەیشتنی لەگەڵ دایک و باوکەکەیە یان بەهۆی غیرەکردنی لە خوشک و برا گەورەکانیەوەیەتی یان خوشک و برا بچووکترەکانیەتی ئەنجا ئەچین بەرەو بڵین چارەسەری کێشەکە لەگەڵ ئەوەشە ئێمە کۆڕیان بۆ ئەبەستین واتە سیمینار و کۆڕم هەیە لە ناو خانەکەیە بۆ لایەنی پەروەردەیی و لایەنی خۆراکی تەندروستی بخوات و خەوی تەندروست و هەروەها لەگەڵ دایک و باوکەکانیش لە ڕووی پەروەردی و کۆمەڵایەتی و تێکەڵکردنیان بە کۆمەلگا بۆ ئەوانیش کۆڕی تایبەتمان هەیە. جگەلەوە ئێمە پێشبڕکێشیان بۆ ساز ئەەکەین بۆی بەردەوام کاتە فەراغەکانی نازانێت بە چی بڕکاتەوە سێرەکە برادەرەکانی هەمووی ئایپات و مۆبایلی پێ ئەم چی بکە پێشبڕکەی وێنە کێشان و خەت خۆشی و کتێب خوێندنەوە هەموو ئەمانیان بۆ سازەکەین یەک دنیاشتی باشە باڵە فێرگەیەکی تەواوە ئەنجا کار لەسەر سەرەتا لە کورسات ببێتن بەشە وەرزشیەکە بینەری یەکەم تەوەری پرۆگرامەکەمان مخاطریفمان لا بوو بیانی باسی گرفتێکی گەورەمان کرد کە ئالوودەبوون بەجگەرەی کێشان و لای گەنجەکان بەڵام خۆشەویستان بیرمان نەچێ مەش دیوێکی جوانی تری کۆمەلگاکەمانە کە چەندی شوێنمان هەیە کە توانێت ئەم کارە خزمەتگوزاریانە بوو گەنجەکانمان بکە و لەگەڵ ئەوەی کە توانایەکیشانێ بەڕاستی نەمزانی هەر لەگەڵ ڕاهێنەرەکانیان و لەگەڵ خۆیانە ڕاهێنانەکەن و ئەچن وەرزشەکەن بەڵام وی خات و ئەمیرە باسیەکە کۆمەڵە کاری جیاوازترە ئێمە ئەگەر سەر لە مناڵەکانمان نەشوێنین توانی لە سەرەتای تەمەنیەوە بتوانین بخێنە بەردەم وەرزشێک نەکۆ وەرزشە بێت کە مەلەوانجی بێت چەندین وەرزشی جیاواز بێت لە هونەرە خۆی بینێتەوە ئەتوانی کاری باشی لەگەڵاوکەی بۆی نەتوڕەوی لا دروست بێ نەخۆی خراپشی لا دروست بێ بۆیە ئێمە دەستخۆشی لە خانەوادەی ئەم خوێنکارە خۆشەویستانە ئەکەین ئەم یاریزانە بەڕێزانە ئەکەین جا لەگەڵ ئەوەشە خات و ئەمیرە چەند گرنگە بۆ نمونە ئێوە هەماهەنگیتان هەبێت لەگە خێزانەکانە بۆ نمونە ئێستا گەر دایک و باوک لەگەڵ دایکی پرسیارەکەی من بمبوری پرسیارەکەی من لەوەیە بوو دایک و باوک لێرۆ چەند دڵنیا بێت کە مناڵێکە خاتە بەردەم ئێوە ئەم مناڵە ناتوانێت بە ڕێچکەی کە بڕە ئەوەی کە تۆ ئێستا ئاماژە و پێ ئەو خزمەتەی لە بەردەسات بێگومان کۆنتاکتی گشتیمان ئەین سەرەکیمان لەگەڵ دایک و باوک بە تایبەت لەگەڵ دایکە چکە دایک پەروەردە ئەکا لە ماڵە زۆر جار باوک چۆنەڵێ کوردوتەنی بای دەرەوەیە ئێمە شەکان زیاتر لەگەڵ دایکەکەین دایک چۆن مامەڵە بکات جۆراڵی دایکی بێت ولامان کاتە ئێمە لاینی ڕێزیش زۆر هینی جەختی لەسەرەکەینەوە ئەم مناڵات ڕێز لە دایکی بگرێت ڕێز لە باوکی بگریانی هەر ئەوە نەبێت تەنها بترسێ
مەسەلەی ترس بچێتە ئەو لاوە لە ڕووی ڕێزەوە متمانە و ڕێز بگەڕێنینەوە بۆ ناو خانەوادەکانیان. ئەمە ژوای کرۆ کە بەڕاستی ماڵەوەیان با بڵێن دایک و باوکەکان متمانەیەکی تەواویان هەیە، تەنانەت زۆر جار ئەوەنە هۆگر بوون لەگەڵ یاری و مناڵەکان و سوودیان وەرگرتووە مناڵەکەی خۆی تەمرینی بڵین پاڵەوانێتینی ئێت بۆ پاڵەوانێتێکە وەکو هاندەرێک بوو بینەرێک بۆ یاریزانەکانی تر. ئەمە ئەمە خۆشەویستیەکی بۆ دروست نەبێت و سوودێکی وەرنەگرت پێ مناڵەکەی ئەم هینی تیا ڕۆحی تیا دروست نابێت کە مناڵەکەی یاریشی نەبێت بەس بۆ ئەوانی تر بێت بۆ شارێکی کە بۆ جەیەکی تر و ئەو ڕێگە دوورە ببڕێت. یەخوا هەر بمێن دەستان خۆش. ئێستا کاتە چییە؟ بەو شێوەی کە ئەمیرە خان باسی کرد ئێوە هەمووتان ماشەڵڵاتان لێبێت لە دەرسا باشن لە وەرزشا باشن کۆمەڵی هوەر فێر بوون پێمان بڵێ وەکو ئاستی خوێندن ئێستا لە چ ئاستێکی خوێندنێ؟ من ئێستا خوێندکاری پۆری 11 زانستیم و خۆشببختانم من لەگەڵ وەرشەکەمان زۆر باشم لە خوێندنگا هەموو ساڵ یەکەمی ئاستی مەکتەبەکەم. ماشەڵڵا لێبێت. هەرجیان تۆ لە چەنید لە خوێندنگا؟ لێستا لە 10 زانستیم لەگەڵ وەرزشەکەشە لایانی مەکتەبەکەشیم پێشخستە. دەستەکانی خۆش بێت. من لە پۆلی هەشتم و لە وەرزشەکەشمان سوپاس بۆخوا زۆر باشە. باشە. ئێستا ئەم خاتو ئەمیرە باسی ئەم هەموو خزمەت گوزاری کرد بۆ ئێوە خاتوداگە ئێوە خۆتان چۆنە گونجێنن لەگەڵ ئەمانە چۆن کاتەکانی خۆتان باشەکەن. ئێستا تۆ لەوانەیە حەزە لە تایکواندۆ بێ وانەیە لە لایەکی تریشەوە کاتێکت هەبێ ئەو کاتە هیچی تیان نەکەڵی بابزین هوەر لای ئەمان چۆنە یاخود وەرنە کاتەکانی تریان چۆنە. مامۆستاکەمان ماڵشوانە ئەو وەرەقەیەکی تایبەتمان بووکە کە لەلایەن مامۆستاکی ترەوە کاتەکانمان بۆ دیارریەکە کاتی سعیکردن کاتی ئیسراحات کاتی هەموو شتێکمان بۆ کات ئێمەش بە پێی ئەو وەرەقەیە ئەڕۆین و دواتر دەرەجەکانمان بەرزە بێت و لە تایکواندۆش دایم سەرکەوتووە بین. ئەمیرە خانستە لاانێ زۆرێک لە دایک و باوکەکان حەزکەن مناڵەکانیان بەخوا بهێنە لایوەڵام خزمەت گوزاری زۆری باس هەر مناڵ بێن بەدەست ئەوە هوەری فێرەکەن وەرزشی فێرەکەن لە چ تەمێکەوە ئێوە خۆشە کاتێککە تۆ سەیرێکی خۆت مناڵێکت هەیە مناڵ ئاسوودەی ژیانە. ئەم ئاسوودەیە نابێ هەر ئاوا بخرێتە کۆمەلگایەکەوە بەبێ پەروەردەیەکی تەندروست. بەڕاستی هەموو یەکێ لەو مناڵانەوەکو مناڵی خۆمانی لاتەوە تەمان ئێمە دەستەی کارگەڕیمان هەیە دەستەی با بڵێن مالیەمان هەیە دەستەی پەروەردەیمان هەیە لە ناو قاعەکە و شەفافەتێکی تەواو بۆ دایک و باوکەکان و کۆنتاکتێکی تەواومان لەگەڵ هەمویان هەیە بۆ ئەوەی بە خاتری ئەوەی کە کۆمەڵێ مناڵی تەندروست بۆ ئەم کۆمەلگایە بەرهەم بێنین سبەینی هەم خانەوادەکانیان هەم خۆیان هەم کۆمەلگاش سوودیان لێوەرگێن. باشە مناڵی چەند ساڵان وەرەگرنیان لە چەند ساڵ؟ وەڵای 5 ساڵی تەواو کرد بێ وەریەگرین هەتا پیریش بێمانێ. هەر کاتەکانیشتان جیاواز نییە بۆ نمونەوە لە پشۆکانیشیان جیاوازە ئەوانەی کە بازنەی یەکەمی خوێندنن ڕێنمایەکانی فەرقیە لەگەڵ بازنەی دووەم لەگەڵ بازنەی سێم و چوارم کە ئێستا خوێندن بۆ بە بازنە بازنەیەکەم کە بڵێن 1 تا 3 ابتیدایی یەگرێتەوە لە 4 تا 6 بازنەی دووەمە و تانۆ بازنەی سێم و بازنەی چوارم ئامادەی یەگرێتەوە پاشان جا کۆناغێزانکۆ ئەنی هەتا ڕێنمایەکان و کۆڕەکان کە بۆیان دانین پێشبڕکیەکانیان جیاوازە ئەو کتێبی کە بۆ با بڵێن قۆناغی سەرەتاییەکەی وەرئەگرین لەگەڵ ئامادەیەکە جیاوازە ئەو پێشبڕکیانی کە بۆیان دانین جیاوازە ینی هەموو حسابێکیان بۆ کراوە ئەنجا ئیشیان لەسەر ئەکرێ بەڵام چیاگیان وەکو هەڵبژاردەی عێراق ئێستا هیچ پاڵانی تێکتان لە بەردەسانیە بۆ دەرەوەی عێراق بێ یاخود ئەم بەدەستێنانی مەدالیە تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی تۆ لە پاڵانتی عێراقی بتوانانی ئاستێکی باش پێشکەشکەیت چکە لەگەڵ ئەمانەیە بۆ تۆ زۆر گرنگە کە بچیتە دەرەوەی تر. لە ئێستا ئێمە هەڵبژاردی یاریزانی عێراقین بەڵام وەکو هەبوونی پاڵەوانێتی جارێ هیچ پاڵەوانێتیەک نییە ڕاهێنانیشتان وەستاوە جارێ؟ نا تایکواندۆ وەرزشێکە کابێ دائیمەن لە تەمرین و ڕاهێنانە بیت. کاک ئارەش هەمووتان پشتانەکانتان ڕەشەوایە ئەبێ بە چەند ساڵ لە لای ئێوە لە وەرزش تایکواندۆ بگەی بەم پشتێنە ڕەشە دانتان هەیە لە دوای ئەوەی کە پشتێنەکەداوە ئێستا تۆ لە دانی چەندی؟ 4 دانی 4 بە چەند ساڵە کرێ بگەی بۆ پشتێنە بۆ دانی جەنابە؟ بەپێی ئەو دانانەیە کە لەسەر پشتێنەکە دەبوون یەکدانی ئەبێ 1 ساڵێک چاوەڕێک بووی بی بە دوودان کە بووی بە دوودان ئەبێ 2 ساڵ چاوەڕێک دوای بی بە 3 بەپێ خەتەکان بێنە ساڵ چاوەڕێکەکەی تەمرینکەی اختیبارەکەی وەکو ئیمتیحان وایە وەکو ئیمتیحانی ناو خوێندنگە و شتەکان ئەگەر دەرچووی یەکدان بەرزەویتەوە ئەگەر دەریش نەچەوێتی دیسان 2 ساڵێکە چاوەڕێکەکەیتەوە زۆریشی
فێری سەریشەکە جا ئێستا ئەمیرەخان وتی ئێوە نابێ لە دەرەوەی خوێن فێرگەکەتان هیچ تند و تیژێ بنوێنن بۆ نمونەگەر کەسێ زعیفتر بوو ئازاری بن ئەبێ زۆر زۆر جوان لەگەڵ هەمووی ماوەڵەکە خۆ چۆنیت لە بەرکەوتنەکان تاسە بۆ نمونە هاوپۆلەکانت ئەزانن تو ئابم شوێ ماشەڵڵا پاڵەوانی تاکواندۆی چۆن مامەڵت لەگەڵاکەن شکر بۆخوا بەسیێ لێو ناترسن بە زمانەکەی خۆی تێ بگەن لێو ناترسن ڕێزی هەموو کەسێکەگرم و قەتی شەڕناکەم ئەمانە زۆر خاکی و متەوازە و فرۆتەنە بن خۆی تەمانەمە ئەم کەسانی کە مەرشاکەن تەنانەت بەوانەی لەم ڕۆژانەی پێشوای ئێمە لە سلێمانی بەڕێوە چوو یەکێ لەو یاریزانانەی کە ئاستێکی زۆر باشی وێستا لەسەر ئاسی گیان ناوی ئەبرێ نامۆفاسی لە بەڕاستی یەکێکە لەو کەسانی کە پاڵەوانێتێکی گیانە بەڵام لەگەڵ خۆیاگەر بەڕاستی بەرکەوتنت هەبێ ینی ناڵێ و کەسە نییە کە لە ناو حەلە بەیای بینم یاریەکانی ئەمەنە لایانی دەرونیان ئارامە چووکە بەردەوام ڕاهێنانەکەن و وەرزشەکان و دوورن لە کۆمەڵە تەکنەلۆژیا و بەرکەوتنی خەڵکی خراپ ئەمە شوە ئەمانش بەردەوام لەبەر دەستیان پەروەردەکارانەیان و لەبەر دەستی ڕانامە بەڵێ فەرموو لەگەڵ ئەوەی کە وەکو سەرپەرشتیاری پەروەردەی دایکی کاگ ئارشیشم سپاسدانەکەم طبعاً لە ماڵیشەوە ئێمە ئەرکومان دووبوونی کەمان هەیە لەگەڵیان کاتێککە پاڵەوانێتیەک نزیکە بێتەوە وەکوتیە بێ کێشیان ڕێک بخەن اینجا ینی هەتا ئێمە خۆشمان مەحرومەکەین لە هەندێک خواردن لە بەروی دڵمان نابیهێنین بیخۆین ئەڵین ئەو حەزی لێتی یعنی چی بکەین بە خاتری حەزی لێی نەبێت و نەیخوات خۆشمان تەنانەت لە ماڵەوەی ڕازی هەروەکو وەرزشەکە زۆر زۆریش چونکە تەمان کاگارش لە 3 ساڵیەوە چونکە باوکی خۆی با بڵێن بەدەڕیباکەیە سپاسدانەکەم لەبەرەوە لە 3 ساڵیەوە هەر خەریک بوو ئیتی وردە هاتە ناو پاڵانکە بەڵام لەگەڵی شەخەنەکەی چونکە بەڕاستیم لە خوێندنگە تورکیەکەیە خوێندنی قورسە تۆزێ ئەویش ئەبێ گرنگی خۆی پێبات ئیتر هەندێک کات مەجبورە لە هەندێک شت مەحروم بێت بۆ سعیەکانی هەندێک جار خۆی مەحرومەکە لە کۆمەڵێشتی تر بۆ یاریەکەی يعني بەڕاستی توانای ئەوێ بۆ بەجدۆلی مەکتەب ڕازی بوو ئێستا جدۆلی ماڵی شەوە هەیە کاتە تۆ پێمان بڵێ دالیا کاتێک کچێک وەرزشکارە تایکواندۆکارە لەم ئاستە باڵایە ماشەڵڵا ئێستا کاک ئارش لە ماڵەوە بە ئایلەی ماشەڵڵا وەرزشن بەڵام لە ماڵی ئێوە کاتێک ئابەم شێوەیە کچەکان پاڵەوانە زۆر جێی شانازی دایک و باوکتەوایە یەکەم جار کە تەلەفۆنت بۆ کردن پاڵەوان تو تەلەفۆنت بۆ کردن وایە بەڵام وانە بوو ڕاستەوە خۆنیشان بدرێت یاریەکە باشە وتت ئابەم شێوەیە بوون بە یەکەم پاڵەوان چاوەڕێی پاڵەوانێتیان لێ کردیت بەڵێ بەدڵنیاییەوە چکە من یەکەم جار نییە لەسەر ئاستی عێراق پلە یەکەم بەدەست بێنم بەڵکو چوارم جارمە ئەیوە خوا هەر بەردەوام کاتە ئەم کە هەر بەرەو پاڕەوانیەوە لە ماڵەوەڵێن بەخوا چاوەڕێکم بە مەدالە ئاڵتونەکەویتەوەیە دەستان خۆش بێت خات و ئەمیرە بێت کە لەم قۆناغی تەمەن و ئەم کێشانە ئاستی بچووکتریشتانێ و ئاستی گەورەتریشتانە ئێوە لە خانەکەتانە ئەوانی بچووکترن لە 5 ساڵەوە هەمانە لە 5 ساڵ ئیتر ئەوانە بێ مامەڵێکی تریان لەگەڵ بکرێ ڕاهێنەریکەیان هەیە هەمان ڕاهێنەرە بەڵام بەرنمەکەیان جیاوازە بەرنمەکەیان جیاوازە تەمان قۆناغ بە قۆناغی برنتاگەنام پشتیان ڕەشە لە زەردەوە لە سپیەوە پیاەن پچکۆلەکانی شیانە بەڵێ ئەنیڵی دەنکە برنجن زۆر جوانن کە ئێنە ناو پاڵانێتێکەوە ینی شتی خۆش ڕۆەیە لەگەڵ ئەو بچووکانە تەوان ئەمان مەلەوانێتیان هەیە خاستان هاوینان شاخیان هەیە و لە هەمان کاتە یاری کراوەشیانەیە هەفتەی شەوێگەچن لە ناو با بڵین باخی گشتی و ئەوانەیە کە تەمرینەکەم و باخی هەواری شار لە هەوای کراوەیە بۆ لایانی تەندروستی سیەکانیان و ئەمانە ئەنی هەموو ئیش بەگشتی لەسەر هەموو لایەنێکی مناڵەکەخواز لە تەمەنی ئێمە وەرناگرن بەرەوە وەڵاوەریگرین شانازیەکەین بە خێر بەڵام بەڕاستی بۆ ئەوەی کە ببیتە دایک و باوکی کەسێکی تایکواندۆکار پێویست بە تەسحێ هەیە هەنی هەتا دایک و باوکەکانیش لە زۆر شت ئەبورن لە جاری وایە تەمرینیان هەیە میوانیان ئێد ئەبێ بێت مناڵەکە بێنێت و بێتەوە جاری وایە میوانیەک تێک ئەیە لە بە خاتری مناڵەکەی چونکە زەرورە لەو کاتەیە بینێنە ئەوانش لە خۆبوردەیان تیا و سوپاسیانەکەین لێرەوە ماڵی ئێوەش وایە چیاگیان ئێوەش ئابەم شۆ دایک و باوکت هەنێک جار لەبەر
تۆ ناچارە من گۆڕانکاری بەسەر پرۆگرامی ماڵەوە بهێنم بەڵێ چۆنە ماڵێ چۆنە گوزارێت بۆ نمونە نزیک و پەڵەوانەتیەکان نزیکی پاڵەوانەتیەکان یعنی هەموو شتێک ئەوەستێت تەنها تەمرینات چون بۆ قاعە خۆماندووکردن ئەگەر قوتابخانەش هەبێت سعیکردن ئێستا سەرکۆلانە دایکی چییە بەقەت یەکدانا بۆ نمونە ڕاهێنەرێک بزانێت چی باشە چی خراپە هەمووی بۆ باسەکە چی باشە زۆر باش ینی ئێستا بە تەواوی بە خانەوادەکان سیرەکەی لێمە پەرۆشترن ینی گەر لە یاریە کەسێکی مناڵێک مەساب ببێ هەمووی ئێت بەلایەوە ئەوە نییە بەس دایکەکەی خۆی بێت یان بەس ڕاهێنەرەکە بێت بەلایەوە بەڕاستی هەمویان دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان زۆر زۆر خۆشحاڵ بووین منەڵێم بە هیوای سەرکەوتنێکی تر بۆ ئێوەی عزیز و خۆشەویست دەستخۆشیش بۆ ئێوە بۆ خانەکەتان بۆ ڕاهێنەرە بە ڕێزەکەتان بۆەوەی کە بتوانێت زیاتر پەروەردەتان بکە سپاس بۆ خانەوادەکانی ئێوەش کە ئاوا بە جۆشەوە یارمەتی ئێوایە سپاس بۆ ئامادەبوونتانی و جێگەی شانازیە من هەمیشاڵێم چاوەڕێتانی نەگەمە کۆتایی بێ ینی نەک پێنج پرۆگرام چەند پرۆگرامی کارڕێن لەگەڵتانە بەس ئێوە ئاستی باش پێشکەشکەن سپاس بۆ ئامادەبوونتان